سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا فارسم لە وانەی ئەمڕۆدا سەنرایز 9 یونیت 5 باز دەکەین. سەنرایز 9 یونیت 5 دوای ئەوەی کەوە یونیت 1 مان باس کرد. یونیت 1 لە دەکرێت لە پیجی تەلەڤیزۆنی پەروەردەیی لە یوتیوب یان لە فەیسبوک لەوانەی یونیت 5 لیسن 1 دووبارە سیر بکەنەوە. ئەمڕۆ دێنە سەر یونیت 5 lesson 2. Unit 5 lesson 2. Okay. In Unit 5 lesson 2 we have two grammar points. Grammar خاڵی گرامەریمان هەیە، دوو بابەتی گرامەریمان هەیە. یەکیان present perfect وەک لە کتابەکەتان ڕادیارە present perfect. ئەوەی دووەم چییە؟ past simple. باشە؟ present perfect past simple. واضحة؟ present perfect يعني چییە؟ يعني ڕانەبردووی تەواو. ڕانەبردووی تەواو. وەک لە یونیتی 4 باس کراوە نییە؟ لە یونیتی 4 لیسن 1 باسی چمان کێت؟ present perfect. ڕانەبردووی تەواو ئایا یاساکەی چ بوو بەبیرتانەوەیە؟ ئەدی past simple ئەوە ڕابردووی سادەیە. ڕابردووی سادە. قوتابیانی خۆشەویست ئەوە لۆ هەردووک بابەت بەیەکەوە هاتیە لەبەر ئەوەی تێنسە ئەو دوو تێنسە هەردووک لە یەک نزیکە. وانە قوتابیان present perfect لە چ کاتێک بەکاردێ؟ لەو کاتانێکەوە کارێک تازە تەواو بووە، لە ڕابردوو دەست پێ کردیە بەڵام تازە تەواو بووە تا ڕووداوەکە کاریگەری مایە بەسەر ئێستاوە، ئەنی ڕانەبردوو نییە. وایە؟ ئەدی past simple یعنی کارەکە تەواو بوو و کۆتایی پێهاتیە. کارەکە تەواو بوو کۆتایی پێهاتیە. بابێن ئێستا ئەو هەندێک نمونەیە باز دەکەین. زۆر باشە. بەڕەش زۆر باشە. دێین ئەوەی با بڕە گەورەکەین تا قوتابی بە دروستی بتوانی لێ دیاربی. زۆر باشە. تەماشای قوتابیان present perfect یاساکەی چ بوو؟ گە بەبیرتان بێ present perfect یاساکەی چ بوو؟ یاساکەی تەماشایکە subject واتە بکار چ دەهات لە دوای خۆی؟ have has دەهات. وانە have و has. دواتر چ دەهات؟ جاروایە just دەهات. ئەگەر just دەکرێت نیە بەڵام شوێنەکە ئێرە دوایش pp دەهات. وایە؟ pp یعنی چییە؟ شێوەی سێمی فرمان. باشە لێرە ئەو دوو بۆشایە بە چ پڕکەینەوە؟ نووسە I just always wanted. کامە پڕکەینەوە؟ I have. وانە لێرە I have بەکاردێ. ئەوە لە present perfect دەرێ I have always wanted to go hang gliding. من هەردەم هەمیشە لە پێشترەوە هەر حەزم کردیە یاری hang gliding تاقی بکەمەوە. نییە؟ I have seen it on TV. بزان لێرە have بەکاردێ. وایە؟ I have seen past participle سیە see saw دەبتە seen. وانە کەواتە لە دوای have و has دەبی چ بێتن؟ pp بێ. ئەو جەستە دەشکرێنێتن. دەکرێت هەندێک ئاڵکاری کەمان هەیە جەستە ئۆڵوەیسە ئێڤەر و نێڤەر و ئەوانە دواتر باسی دەکەێت. باشە قوتابی لە کاتی پرسیاری کوێشن ئەگە بکەینە پرسیاری چی لێ دەهات؟ ئەو have و hasە چی لێ دەهات؟ دەهاتە پێشەوە. وایە؟ کەواتە ئەمە هاڤەکە دێنە پێشەوە. دەڵێ have you ever been hang gliding؟ ئایا هیچ کاتێک پێشتر یاری hang gliding تاقی کردوتەوە؟ hang gliding قوتابیان چ زۆر یاریەکە وەکو پەڕەگلایدەرە واتە لە شوێنێکی بەرز خۆی ینی فرەدەدا وەکو پەڕەشتێک لە ئاسمان ماوەیەک دەمێنێتەوە. وازحە؟ یعنی ئەوە لە ڕابردوو تاوەکو ئێستا یعنی تازە کارەکە ئەنجامدرایە. ئەگە بین باسی past simple بکەین. past simple ڕابردووی سادە. ڕابردوو یعنی هەر لە ڕابردوو ڕوویدایە یعنی پەیوەندی بە ئێستاوە نمایە. واتە پەیوەندی بە ئێستاوە نمایە ڕابردووە. بۆ نمونە ئێستا مشایکە هەندێک ئاڵکارمان هەیە ئێستا 6 months ago. وانە 6 مانگ لەمەوبەر یان دەرێ last month مانجی ڕابردوو یان last week. ئەوانە ئەو ئاڵکارانە تایبەتن بە چ adverb of time بە past. وانە ئەوە تەنها لەگە هەر کاتێک ئەو ئاڵکارانە دی
ئەوە دەبی ڤێربەکەی بخینە سەر شێوەی دووەم وەنیە باشە شێوەی دووەم گۆ ئەگە بیکەینە شێوەی دووەم چی لێ دەبتا گۆ دەبتا went I went on a course 6 months ago یان دەڵێ my sister ئەو هاڤە چی لێ دەبتا had ئەگە بیکەینە past وایە I have seen باشە ئەو سێ چی لێ دێگە بکەینە پاس دەبتا so وەنیە I have saw it in the program last week واضحە ئەوە present perfect لێرە قوتابیان شەشکەمان هەیە تەماشایکە ئەو دالۆکەش بە باز بکەین بزانین چی تێدا هەیە دالۆکەکە هەندێک پرسیار وەڵامیش هەیە ئەوە لێرە تەماشایکە ئەوە لێرە ئەوەی تازە باسمان کرد ئەو گرامەر پۆینتەمە باس کرد تەماشایکە ئەوە لێرە بە شێوەیەکی ڕوونترە واضح کرایە وایە باوە تۆزە گەورەتری بکەین تۆزە گەورەتری بکەین بەبێ قوتابی دیار بین تەماشایکە ئەو گوتمان present perfect ها تەماشایکە یاساکەمان نووسی present perfect وایە لەوێ تۆزێک واضح زۆر واضح دیار نەبوو یعنی ئێستا لێرە ڕوونترە ئەوجا present perfect تەماشایکە قوتابی یەک تۆز ڕانەبردووی تەواو ئەوە ڕانەبردووی تەواو تەماشایکە ئەو ئاڵکارەمان هەر کاتێک ئەوانە دی ئێڤەر و نێڤەر و سینس و فۆڕ و جەست و ئۆڕدی و یەت دی ئەوە بزانە بەو تێنسەی حەل دەکەی بە ڕانەبردووی تەواو حەل دەکەی تەماشایکە یاساکە گوتمان سەبجێک هاڤ و هاز پیپی دێ وایە باشە لە کاتی نێگەتیڤ present perfect ئەگە بیکەی نێگەتیڤ چی لێ دەهات خۆنارێن don't و doesn't چ بەکاردێ haven't hasn't وەنیە واتە نۆتەکەی دەخینە سەر هاڤ و هازی وایە باشە لە کاتی کوێشنمان هەیە پرسیاری چی لێ دێتێن ئەو هاڤ و هازە دێتە پێشەوە بە پیتی کەپیتەل دەنووسی وایە ئەوە کوێشن مارکس وەنیە بزانە I have always wanted to go hang gliding ئەوەمان باس کرد ئێڤەریشمان هەیە ئەو ئێڤەرە تەماشایکە ئەو ئێڤەرە هاتیە خۆی ئەو ئێڤەر لە دوای هاڤ و هاز دێتن قوتابیان لە دوای هاڤ و هاز دێ بەڵام ئەگەر هات بۆ پرسیاری ئەوە هاڤەکە دێتە پێشەوە ئەوە هەمیشە ئێڤەر لە کاتی پرسیاری دێتن قوتابیان ئیلا لە کاتی پرسیاری لە کاتی پۆزەتیڤ و نێگەتیڤ بەکار نایەتن هەر زۆربەی کات لە کاتی پرسیاری بەکاردێ وایە باشە پاسمپڵەکە بابێنە سەر پاسمپڵەکەی بزانین جیاوازەکەی چ بوو وەنیە ئەمە هەندێک زەمنمان هەیە یەستردەی یعنی چ بوو یەستردەی ئەوە لە قوتابیانەیەکەوە هەندێک کوردی شتەکان مانای کوردەکانی بزانی تەماشایکە ئەوە لێرە تەماشایکە یەستردەی یعنی دوێنێ هەر کاتێک ئەو شەی یەستردەی لە کۆتایی هەبوو یان last week و last month و last year و last night ئەو لاستانە هەبوو ئەتوو بزانە ئەوە پاسمپڵە پێویستە ڤێربەکەی بکەینە شێوەی دووەم تەماشایکە وایە تەماشایکە ئێستا ڤێربەکەی دەکەنە شێوەی دووەم ئێستاوەش ئەو نووسینەمە نابی لێرە هەبی زۆر باش تەماشایکە ئەوەش تەماشایکە ئەو تێنسی پاسمپڵش سێ شێوەی هەیە پێویستە قوتابی هەر سێ شێوەکەی بزانی پۆزەتیڤ نێگەتیڤ کوێشن واتە لە حالەتی پرسیاری لە حالەتی پرسیاری تەماشایکە لە حالەتی پۆزەتیڤ حالەتی ئەرێ لە حالەتی نەرێ لە حالەتی پرسیاری چی لێ دێت گوتمان لە حالەتی پۆزەتیڤ سەرەتا سەبجێکتەکەیە وایە دواتر ڤێربەکە دێتن وایە ئەو ڤێربە جاری وایە ئیدی وەردەگری ئەگەر ڕێگولەر ڕێگولەرەکان بی واتە ئەوانەی کەوە بە یاسایی دەبنە پاست هەشمانە شازەکانمان هەیە واتە ڤێربەکە شازە واتە بە شێوەی شاز جا قوتابی ئەو ڤێربانە دەبی پێشترێ بە شێوەیەکی هەندێک لەبەری بیتن وە دەکرێت ئێستاش ڕۆژانە هەندێکی لەبەر بکەیت ئەو ڤێربانە زۆر گرنگە ئاگدار بە چونکە زۆربەی کات جاری وایە لەسەر ئەو ڤێربەی کە نازانی بیکێ شێوەی دووەم وەڵامەکان هەڵا دەبێتیان بزانە ئێستا نمونەیەکمان هەیە I went on a course 6 months ago تەماشایکە قوتابی I went on a course تەماشایکە باشە لەبەر ئەوەی 6 مانگ پێ ئێستاە دەبی کامە بیتن پاست وەنیە ئەوزە ڕەنگە ئەوە بکێتە بۆ شایی تەماشایکە دەڵێ کامە لەوانە ڕاستە went go gone یاخود go
باش اگر لابد بکێتە هەڵبژاردن ئەوە بکێتە هەڵبژاردن ئەوەیان تەماشایکە ئەگەر ئەوە بکێتە هەڵبژاردن کامیان ڕادەست تەماشایکە ئەگەر کامیان هەڵبژێری ئەگەر ئەوە بتە بۆشایی گوتمان went go went عفوا دووبارە wentە gone یاخود goes لەبەر ئەوەی ئەمە ئاڵکارێکمان هەیە تایبەتە بە پاستۆ نییە ئەمە دڵی کامە پاستە ئەوە پاستەکەیتی ئەوە پرێزنتە ئەوە پیپیە پیپی لێرە نامانەوێەوە نییە ئەوەش پرێزنتەواتە ڕانەبردووی سادەیە کەواتە ئەو وەڵامەکەم هەڵبژات لە کاتی نێگەتیڤ چی لێ دێ لە کاتی نێگەتیڤ ددنتمان هەیە وە I didn't وازەها باشە لە دوای ددنتی دەبی چی بێتن هەمیشە ئەو تێبی نێگرنگە دەبی بەیز بێتەوە باشە ناکرێ برین I didn't went دەکرێ بریم I didn't went ئەوە غەڵەتە دەبی لە دوای ددنتەکە بەیز بێتەوە بەیز واتە بەیسێکی وێت بتە go وە I didn't go وایە دەی بکەینەوە سەر ئەسڵی خۆی هەروەها لە کاتی کوێشنیش بە هەمان شێوە کە ددت بەکارهینە قوتابی دەبی لێرە هەر بەیسەکە بەکاربینەوە بەیز واتە کارە سادەکە کاری سادەکە باشە ڕەنگە قوتابی سار بکە بری مامۆستا لۆ ئەوە لێرە بەیسەکە بەکار هاتووە دیوە باسی ڕابردوو ناکە بەڵێ وایە ئەدی کو بزانین ڕابردووە ئەو ددە دەزانی ئەوە ڕابردووە بە ددەکەی ڕادیارەوە نییە قوتابیان زۆر باشە کەواتە لێرە باسی ئەوە بەتەشمان کرد زۆر باشە ئێستا گەر لێرە هەندێک پرسیاری ترو و فۆڵسمان هەیەوەتە ڕاست و هەڵە بزانە ئایا ڕاست و هەڵەکان کامیان ڕاستە تەماشایکە ئەوە لێرە زانیمان ڕەنگە قوتابی برێ هەنگلایدینگ چییە هەنگلایدینگ گوتمان یاریەکە ئەها ئەو وێنێ دەبینی ئەوێنێ دەبینی ئەوە زۆرە هەنگلایدینگەکە یاریەکی خۆش و سەرنجڕاکێشە وازەها باشە با بزانین بەپێی تێگەیشتن لە دالۆکەکەی بەپێی تێگەیشتن لە دالۆکەکەی ئایا ئەوانە کامیان ڕاستە کامیان فۆسە دەڵێ they hired a hang glider ئایا هەنگلایدینگێکیان بەکرێگرت بە بجێری تێگەیشتنەکەی دالۆکەی دەڵێ true ڕاستەکەی ئەوە یاریەکەیان یعنی بەکرێگرت بۆ ئەوی یاریەکەی تاقی بکەنەوە بەجێری تێگەیشتنەکەی دەڵێ they took off safely ئایا بە سەلامەتی took off یان کە took off یعنی فڕین ئایا بە سەلامەتی فڕین لە گەشتەکەی بەڵێ فڕینەکەیان سەلامەت بوو وایە they flew very high ئایا زۆر بەرز فڕین بەڵێ yes that's right ئەوە زۆر بەرز فڕینە لە تێکستەکە ڕادیارە they landed safely ئایا بە سەلامەتیش دابەزینە خوارەوە نەخێر بە سەلامەتی دانەبەزینە خوارەوە بە سەلامەتی ئەیچیان لێ هات they crashed واتە تێکشکان واتە کراشت لە ئاسمانەوە بەربوونەوە چکە یاریێکی هەڵیان ئەنجامدا بوو بە نادروستی یاریەکەی ئەنجامدا بوو they crashed دەرێ ئایا تێکشکان لە ئاسمان واتە بەربوونەوە بەڵێ true that's right باشە تابیان لێرە ئەوەکمان هەیە ئەو ئاکتیڤیتیەمان هەیە ئەو ئاکتیڤیتیش گرینگە پێویستە قوتابیان بیزانن تەماشایکە لێرە ئەو ئاکتیڤیتیە پرۆنۆسیشنە واتە پەیوەندی بە خوێندنەوە هەیە وایە خوێندنەوە باش تەماشایکە ڕەنگە قوتابیان زۆر تێبینی نەکەن تەنها ئەوە زئەوە نییە ئەوەش دەنجی سئە وایە دەرێ ڕیزی یەکەم دەنگەکانیان بە زئ دەخوێندێتەوە وە نییە ڕیزی دووەم دەنگەکانیان بە سئ دەخوێنێتەوە ئەجۆ قوتابیان تەنها پیتی زئ بگۆڕی بیکەی سئ ماناکەی دەگۆڕێ بۆ نمونە ئێستا تەماشایکە ئەمە نمونە یەکەممان هەیە تەماشای نمونە یەکەم دەڵێ پرایز واتە دیاری یعنی خەڵات وایە ئەگە بکەینە پرایس ئەو بزە معناکەی گۆڕا بووە نرخ کەواتە تەنها زئ و سئەکە بزانە چەند کاریگەری هەیە لە ئەو ساوندا ئەو پیتەیە لە وشەکە یان وەنز بامان شێوە ئەوەش جیاوازە پلەیز یعنی یاریکردن ئادەرێ پلەیز فوتبۆڵ پلەیز بەڵام پلەیس ئەگە بە سئ یعنی شوێن
is a place أو شوينك يعني house house أو whose yes a house ليلة أو house أو ليلة مالا ويا eyes وتليلة تاو بلان بكي eyes باتل سيدي eyes يعني سهول واضحة بابين السر اكتيفيتيش كمان هي هر سبارت بهانج لايدنج تمشايك هانج لايدنگ یارە چی خۆشە ئەو یاریە زۆر خۆشە بابزانین سەرەتای دامەزانی ئەو یاریە لە چێ دامەزرایە هەندێک زانیاری وەرگێن لەسەر ئەو یاریە وایە تەماشایکە getting the hang gliding of hang gliding زانە بابزانین ئایا hang gliding سەرەتا لە چی سەری هەڵدایە دەڵێ hang gliding started in the USA in 1914 لە ساڵی 1940 واتە لەو ساڵانە دەوروبەری ئەو ساڵانە لە USA لە ئەمریکا سەری هەڵدا باشە The sport gets its name from the early hang glider where you actually hang by your arms. دەرێ ناوەکەی لە خۆی هاتووەکەوە خۆت هەڵدەواسی بە قۆڵەکانت ئەوە ناوەکەی لەوەی هاتیە. Of course you have a seat to sit on. ئێستاش دەڵێ بە دڵنیاییەوە ئێستا شوێنیشان بۆ دانایە هەم شوێنی دانیشتنیشی هەبیتن هەم بتوانی خۆت هەڵواسی ینی شوێنی دانیشتن. So it's more comfortable. دەرێ بۆیە ئێستا زۆر ئاسوودەتری کاتێک کە بەکاری دێن لەبەرەوەی شوێنی دانیشتنی هەیە وایە You can learn to hang gliding at the training school. هەروەها دەڵێ دەتوانی فێری بیت چکە ئەوە هەر یاریەکە هەر لە خۆتەوە ناتوانانی یەکەم جار بەکاری بێنی دەبی کۆرسێ بەشداری کۆرسەکە بکەیت بۆ ئەو بە سەلامەتی یاریەکە ئەنجام بدەیت. You must over 16 and quite fit clothes even in the summer. دەڵێ پێویستە تەمەند لە سەروی 16 ساڵ بیتن هەروەها جلوبەرجی گەرم و هەرچەندە لە هاوینیش بی هەر جلوبەرگت گەرم بی تاوەکو سەرما دەبی. Because it can get very cold. دەرێ دەکرێت لەبەر سێ جلوبەر گەرم بی دەرێ لەوانەیە لە ناکاو کە شوهایەکە زۆر سارد بیتن. When you land your feet the ground first دەرێ یەکەم جار کە دێ سەر زەوی واتە دەنیشەوە پێویستە یەکەم جار قاچەکانت بەرزەوی دەکەی وەرە کەواتە پێویستە ئەتوو چ بکەی a strong pair of boots پێویستە پوتێکی زۆر بەهێز لەبەر بۆ ئەوی ئازار بە قاچەکانت نەگاتێن. بەشی دووەم تەماشایکە بزانین بەشی دووەمیشمان هەیە the weather باز لە کەش و هەوا دەکە ئایا کەش و هەوا کاریگەری هەیە the weather کەش و هەوا کاریگەری هەیە is important هەیە زۆر گرینگە to fly when there is a low cloud دەرێ بەڕوونی سەلامەت نییە لە کەش و هەوای loud low cloud واتە ئەگەر کەش و هەور بیتن یاخود تەمومشبی ئەوە پەسەند نییە تۆ یاری ئەنجام بدەیت چکە because you can see where you are going دەبی بزانی ئایا ئارەسەکەت بەرەو چێە تاوەکو لێت دیار بی. It can be very dangerous to fly in heavy rain دەڵێ لە کاتی heavy rain زۆر لە کاتی heavy rain زۆر بەهێز دەبیتێن یعنی زۆر مەترسیدارە وەنیە and the hang glider get with most accident caused by flying in strong winds. So must always check the speed. دەرێ پێش ئەوەی ئەو یاری ئەنجام دەی پێویستە چێکەکی خێرایی با بکەیت تاوەکو کێشت نەبیتە زۆر باشە. قوتابیانی خۆشەویست حەزمان دەکرد لێرە تەواوی بکەین بەس لەبەر ئەوەی کاتەکەمان وە بەرە کۆتایی دەڕوا و لە دوای خۆم مامۆستای تر هەیە کەوانی تر باز دەکا لێ بەس تەنها ئەو پاراگرافەی کە کۆتاییەکەی پێدەنین دواتر لە بابەتی لە ڕۆژانی دواتر بابەتی کە باز دەکەین. When you flying you must look out for the hang glider. کاتێک کە دەفری پێویستە لە دەوروبەری خۆت ئاگاد لێبی واتە دەوروبەری خۆت بزانی ئایا چ لە دەوروبەرتە وایە تاوەکو ینی کراش نەبی بێگدادان نەبیتێن باشە. Fly slowly. You can often shout to other hang glider. دەکرێت لێ کاتە دوو hang gliding لە ئاسمان بن ڕەنگە ئاگیان لێکتر نەبی خۆیان بێگدا بکێشن. If you are not sure the pilot has seen you ئەگەر دڵنیا نەبووی پایلۆتەکەی دواتر ینی ئەوەی کە دەیفڕێنی فڕۆکەوانەکەی دواتر دەتبینی پێویستە هەندێک یاسا هەیە ئەو یاسانە جێبەجێ بکەی بۆی بە سەلامەتی ئەو یارە بیکرێت. هەروەکو گوتمان قوتابیان خۆشەویست لەبەر ئەوەی کاتەکەمان هەر ئەوەندە بوو
ئەگەنا یونیتەکە ئەو لێسنە پێویستی بە گرامەرچکەمان هەیە هەتا ڕۆژێکی تر و وانەیەشی تر بەخواتان دەستپێڕین خواتان لەگەڵ سلااوتان لەبێ قوتابیانی خۆشەویست من مامۆستا فارسم دوای ئەوەی گەیشتنە یونیت 5 لسن 2 لە لایڤەکەی پێشتری تاوامان نەکرد ئێستا ئەوەی تەکمیلەی ئەو لسن 2 دەکەین لەبەر کەمی کات باسی چمان کرد باسی getting the hang gliding واتە بەکارهێنانی هەنگ gliding وەنیە هەنگ gliding چ بوو یاریەکی خۆش بوو هەنگ gliding کە یاریەکی خۆش بوو هەنگ gliding ئێستا بۆ نمونە لێرە دێنە سێرە هەنگ gliding یاریەک بوو کەەوە یاری پارەگلایدەری پێدەرێن کە لە ئاسماندا یارێکی خۆشە ئەنجام دەدرێ لە سەرەتا لە ساڵی چەند بووە لە ساڵی 1970کان واتە عەفوەن لە ساڵی 1940کانەوە واتە لە ساڵی 1940کانەوە ئەو یاریە سەری هەڵدایە ئێستا زۆر ئاسانتر بووە باسمان کرد کە لێرە چۆنەوە پێویستە جلوبەرجی گەرم لەبەر بکەی چکەوانە گرینگە جلوبەرجی گەرم لەبەر بکەی پێویستە هەروەها پێڵاوی تایبەت لەبەر بێت چکە یەکەم شوێن کە بەرزەوی دەکەوی گوتمان چێندەرە باسی فیتەکان واتە قاچەکان ئازاری پێدەگا هەروەها بەشە شکەمان هەبوو لێرە باسی کەش و هەوا کاریگەری وەنیە low cloud in misty and it is not safe to fly in misty and low cloud because you can't see where you are going چکە دەبی بزانی ئاراسەکەت بەرەو چێت چکە ئەگە نەزانی شوێنەکە چێندەرە چۆن نتوانی بڕۆی ڕەنگە تووشی مەترسی بیەوە خۆت بە کەسانی تر ئەوانی کە هەنگ gliding بچێشی هەروەها بە شەشکەمان هەیە ئەلێرە بە شەشکەش گوتمان ئاخری تێکستەکەی when you are flying you must look out for another hang glider دەبی ئاگداری هەنگ gliding کە بیتن واتە هەمان کەسن هەمان مرۆڤن هەنگ gliding جان هەیە ئاگداری بین وەنیە چونکە ڕەنگە خۆیان پێدا بچێشی because hang gliding fly slowly وایە you can often shout بۆ ئەوی لەو مەترسیان دوورکەوێە دەکرێت شاوتیکەی واتە هەگەزانیت هەنگ gliding لێک نزیکە شاوت دەکەی هاوار دەکەی تا ئاگدار بی ئەوم باس کرد وەنیە دین باسی گرامەرچکە دەکەین کە ئەویش گرینگە تەمەشایکە ئەو گرامەڕە گرینگە با بزانین ئەو گرامەرە باسی چی دەکات تەمەشای سەریکە قوتابیان تەمەشایکە ئێستا دین so because واتە بەکارهێنانی so because so یعنی چییە so یعنی بۆیە باشە ئەدی because یعنی چونکە ئەو دوو ئامرازە ئاگات لێبی ئەو دوو ئامرازە زۆر گرینگە بەکارهێنانی وەنیە تەمەشایکە ئەو دوو ئامرازە بەکارهێنانیان گرینگە با بزانین کەینی بەکاردێ دائیمەن because بۆ بەستنەوەی چ بەکاردێ دوو ڕستە بەیەکەوە بەکاردێ دوو ڕستە بێکەوە ئەوە ڕستەی یەکەم ئەوەش ڕستەی دووەم وەنیە ئەوە سنتێنسی یەکەم ئەوە سنتێنسی دووەم دائیمەن ڕستەی یەکەم باسی ئەنجامەکەی دەکات وەنیە ڕستەی دووەم باسی هۆیەکەی دەکات سەبەبەکەی because وەنیە هۆیەکەی باز دەکات وەنیە بەڵام so بە پێچەوانەی بیکۆسە سەرەتا باسی ئەنجامەکەی دەکات عەفوەن سەرەتا باسی هۆیەکەی دەکات دواتر باسی ئەنجامەکەی دەکات وایە ئەگە تەمەشای ئەو نمونەیە بکەین تەمەشاک ئەو نمونەیە دەڵێ I know it is safe دەزانم سەلامەت دەبین I know it is safe دەزانم سەلامەت دەبین because لەبەر ئەوەی لە تەلەڤیزیۆن بینیمە I have seen it on TV باشە چۆن دەزانین سەلامەت دەبی کەوا گوتمان دوو کەس پێک بەیەکەوە هەنگ gliding بفڕێن کوی دەزانین سەلامەتە ئەو شتە لە تەلەڤیزیۆن بینیمە کەواتە هەست دەکەی ئەوە ڕستەیە هۆیەکەیە وەنیە ئەو ڕستەیەش ئەوە هۆیەکەی ئەوە ئەنجامەکەیە وەنیە ئەنجام یعنی ئەنجامەکەی ئەوە consequence and reason کەواتە لێرە چ بەکاردێنی because بەکاردێنی وایە باشە ئەگەر مامۆستا پرسیار هاتەوە گوتی ئەوە بیکۆسە ئەو ڕستەیە بیکۆسە ئەو بیکۆسە بیگۆڕە بیکە بە سۆ چی لێ دەکەی وەنیە ئەوە لەبەرەوەی پێچەوانی یەکتریە چی لێ دەکەی چ دەکەی ڕستەکان پاش پێش پێ دەکەیەوە ها تەمەشایکە ڕستەی دووەم هاتۆتە چێن دەرێ هاتۆتە یەکەم
ئەدی ڕستەی یەکەم لێرە هاتوتە ئی دووەم لەبەر ئامرازەکەمان گۆڕێ دەڵێ I have seen it on TV لە تەلەڤیزیۆن بینیومە بۆیە دەزانم سەلامت دەبین واتە هەمانمانایە بەڵام ئامرازەکەی جیاوازە وازە ئێستا لێرە ئەو لە پرسیارجێتەوە ئەوزا قوتابیان ڕاهێنانێکمان هەیە ڕاهێنانێکمان هەیە تەمەشای ئەو ڕاهێنانی بکەین ئەو ڕاهێنانە تەمەشای ئەو ڕاهێنانی بکەین با بزانین حەلی بکەین ئایا ئەوە چییە چی دەوێتن باشە زۆر باشە ئەو ڕاهێنانەمان هەیە باشە قوتابیان ڕاهێنانەکە خۆی بە پێچەوانەوەیە دەڵێ ئەوە بخۆی لەوێ سۆ بۆەوە نیە دەری لۆم بکە بیکۆس لە ڕاهێنانەکە بخۆی سۆ بووە دەری لۆم بکە بیکۆس چمان کردیە ڕستەی دووەممان هیناتە یەکەمە هیناتی دووەم وایە یان ئێستا بۆ نمونە ئەو بیکۆسی بیکەمەوە سۆ چی لێ دێ دەڵێ you have a seat on it to sit on دەڵێ ئێستا وان لێکردیە هەنگلایدینگ شوێنە چەندانایە بۆ ئەوی لەسەری دابنیشی وانە بۆیە it is much more comfortable ئێستا زۆر ئاسوودەتری بەڵام ماناکە لێرە بیکۆز دەرەچێت دەڵێ ئێستا زۆر ئاسوودەتری لە دانیشتن چونکە لە بەچە ئاسوودەی زیاترە سیتە چەندانایە واتە شوێنی دانیشتنیان دانایەوە نییە کەواتە ئیدۆن دەڵێ it can get very cold in the winter دەڵێ لە زستاندا زۆر سارد دەبی بۆیە پێویستە جلوبەرجی گەرم لێبەر بکەی هەرچەندە هاوێنیش بی وانە ئەوە بۆیە کەواتە ئەگەر ئەو سۆی بکەمە بیکۆس چی لێ دێ ئەو دووڕستەیە پاشی پێشی پێ دەکەی و تەواو وانە ئەوە نمونی یەکەمە باسکەیە دووەم سێم you must have a good strong pair of boots دەڵێ پێویستە پێڵاوی بەهێز لەبەر بکەی لەبەر چ پێڵاوی بەهێز لە بکەیت چونکە when you land it وانە your feet hit the ground first یەکەم جار کە دێسە زەوی قاچەکانت بەر زەوی دەکەویت چکە یەکەم کاتەوە نیە ئەو ماسکە تەمەشایکە چوارم دەڵێ you have to see where you are going دەڵێ پێویستە لێ دیاری بۆچێ دەڕۆی بۆیە it isn't safe to fly when there is low cloud and mist بۆیە لە کەشی هۆوای هەوراوی تەمومژاوی پێویستە سەلامەت نییە تو ئەو یاری ئەنجام بدەیت چکە you can see ئەوە هۆکەوەکەیتی کەواتە هۆ ئەنجام وایە فاوی بە هەمان شێوە you must always check the wind speed because دەڵێ پێویستە هەمیشە خێرایی با چێک بکەی بزانین ئایا خێرایی باەکە ئەگەر لە حەدی خۆ زیاتر بی ناکرێ یاری ئەنجام بدەیت چونکە لەبەر چێ ڕەنگە ئاراستەکەت بەرەو لاچکە بڕە کۆنتترۆل لە دەست بێ because most accident caused by flying in strong winds زۆربەی ڕووداوەکان لەو کاتانە ڕوودەدا ئەگەر باەکە بەهێز بیتێنە هاوە بیکۆس کەواتە ڕستەکەی پێشی خۆی هۆ بە نییە ئەدی ڕستەکەی یەکەم ئەوە ئەنجامە وازەحە هەر بە خۆی لە خودی وشەکەی کە برێ بیکۆس یعنی چونکە لە دوای خۆی هۆیەک دێ کۆتا نمونە هەنگلاردە فلای سلۆلی دەری هەنگلایدەر لەبەر ئەوەی بە هێواشی دەڕوا یعنی ئەوە سەریع نییە زۆر بە هێواشی دەڕوا so you can often shout to the other hang glider دەکرێت تو هاوار بکەی بۆ هەنگلایدەکەی ئەوەی تەنیشتێت بۆ ئەوەی ئاگداری بکەیەوە کە هەنگلایدێک لە پشتت هەیە نەوەکو خۆیان بەیەکدا بکێشن وازەحە ئەوە لە ئیمتیحان ئاگدار بە بە دوو شێو دێتەوە شێوەیەکیان ئەوەیە کە ئەو سۆ بیکۆسە دەرێ بیگۆڕە لە سۆ بیکە بیکۆس بەس لەبەر ئەوەی پرسیارەکانی ئێستامان زۆری پرسیاری نیشتیمانی هەڵبژاردنە ڕەنگە چوار هەڵبژان دەداتێ بیکۆس دەداتێ سۆ دەداتێ دوو دانێت کەشی دەداتێ ئەو وەختی تو دەبی یەک لەوانە هەڵبژێری وازە ئێستا زۆر باشە ئەوە هاتینە کۆتایی یونیتی 5 lesson 2 هەر وەکو باسمان کرد ئەوە تاواکەری lesson 2 وەکو باسمان کرد ئەوە هەنگلایدینگەکە بوو وەنیە ئەوە لۆ ئەوەی قوتابی بزانی هەنگلایدینگ کامەیە لێرەدا هاتینە کۆتایی ئەوانەیە کە یونیت 5 lesson 2 بوو هەتا وانەیەشی تر بەخواتە نسپێرین خواتان لەگەڵ